بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوی ئەمەتان لێبێ و لە دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا سڵاوی ئەمەتان لێبێ و جەژنتان پیرۆز بێت، جەژن لە هەموو مسلمانان پیرۆز بێت و جەژن لە کوردان و لە تاک بە تاکی کوردان پیرۆز بێت لە هەر شوێنێکی دنیا بن بە ئومێدەوەی کە جەژنێ بێ پڕلا خۆشی و شادی و ئاسوودەی و کامەرانی و ئاشتی و تەبایی نێوماڵی کورد. خۆشەویستان، لە پرۆگرامی ئەمڕۆماندا چەند بڕگە و بابەتێکمان بۆ ئامادە کردوون، بەڵام پێش ئەوە دەمەوێت ئاماژە بە شتێ بدەم کە سەر لە بەیانی ئەمڕۆ لە شاری بۆنی ئەڵمانیا عەلی قازی کوڕی پێشەوە قازی محەممەد لە تەمەنی 89 ساڵیدا کۆچی دوایی کردووە. درود بۆ ڕۆحی پاکی و لێرەوە سەرخۆشی دەنێرین بۆ بنەماڵەکەیان، دوا ناخۆشیان بێت و خوا سەبووریان بدات. عزیزان، لە پرۆگرامی ئەمڕۆماندا جگەلەوەی کە چەند بڕگە و بابەتێکمان هەیە و تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین کە تەوەرێکە پەیوەندی بە تەندروستی هەریەک لە ئێمەوە هەیە. هەڵبەتە هەردوو جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان کە لە لای موسڵمانان و بە تایبەت لە لای کورد تایبەتمەندیەکی خۆی یان تایبەتمەندیەکی زیاتری هەیە. لە یەکەم ڕۆژی جەژن و لە بەیانیەکاندا کابانەکان چەندین جۆر لە خواردن ئامادە دەکەن، لە خواردنی قورس و چەور و خواردنی سوێ کە ئەم خواردنانە هەڵبەت تایبەتمەندی خۆی هەیە لە لای هاوڵاتیان، بەڵام گەدە ئەوە نازانێت کە ئەم خواردنە دەچێتە گەدەوە. ڕاهاتووە کە بەیانیان بە بەرچاوی بە خواردنێکی سووک کە دەچێتە گەدەوە، بەڵام ئەم خواردنە قورسە چی کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستی کەسەکە، مەجگە لەوەی کە بە درێژایی ڕۆژانی جەژن شیرینی دەخورێت، لەگەڵ ئەوەدا شەربەت و خواردنەوە گازیەکان دەخورێت. هەموو ئەمانە چی کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستی مرۆڤ، لەسەر تەندروستی ئێمەی هاوڵاتی و ئێمەی موسڵمانان لە جەژندا. لەگەڵ ئەوەشدا کە ئێستا جەژنی قوربانی پیرۆزە ژمارەیەکی زۆر لە ئاژەڵ دەکرێتە قوربانی و دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیاندا، بەڵام ئێستا کە تای خوێنبەربوون یان نەخۆشی تای خوێنبەربوون لە ناوایە، ئایا ئەم نەخۆشیە کە هەمووان ئەوە دەزانن لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ، بەڵام کاتێک کە ئەم بەشە قوربانیانە دابەش دەکرێت و دەگاتە دەستی هاوڵاتیان، هاوڵاتی چۆن بزانێ یا چۆن ئاگاداری ئەوە نییە کە چۆن و لەکوێ ئەم ئاژەڵە سەر بردراوە، ئایا پشکنینی بۆ کراوە یاخودنا. لەم حاڵەتانەدا هاوڵاتی چۆن بتوانێت خۆی بپارێزێت بەوەی کە بە دوور بێت لە نەخۆشی تای خوێنبەربوون. ئەمە تەوەری سەرەکی ئەمڕۆمانە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین لەگەڵ دکتۆر هەڵگورد فەتحوڵڵا کە بەڕێزی ئامسپۆڕی نەخۆشیەکانی هەناوین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر هەڵگورد سڵاو لێبێت و بەیانیت باش. سپاس بۆم دەرفەت و جەژنت لێ پیرۆز بێت. سڵاو، بەیانیت باش، زۆر سپاس، جەژنی ئێوەی بەڕێزیش پیرۆز بێتن. زۆر سپاس دکتۆر گیان. دکتۆر، ئەمڕۆ کە دووەم ڕۆژی جەژنە و لە یەکەم ڕۆژی جەژندا هەڵبەتە لە پێشێکەکەشە ئاماژەم پێ کرد کە لە یەکەم ڕۆژ و لە بەیانیەکەیدا خواردنێکی قورس یاخود چەندین جۆر لە خواردن کە کابانەکان ئامادەی دەکەن لە خواردنی قورس و سوێر یان قورس و چەور، ئەم خواردنانە کە دەخورێت و بە درێژایی ڕۆژەکەش شیرینی خوراوە یاخود شەربەت و خواردنەوە گازەکان خوراوە، هەموو ئەمانە چی کاریگەریەکی دەبێت لەسەر ئەو کەسێک کە دەیخوات؟ بەڵێ، بسم الله الرحمن الرحیم. خۆراک هۆکارێکی سەرۆکیە لە بۆ درێژە پێدانی ژیانی مرۆڤ، لە هەمان کاتیشدا هۆکارێکی سەرەکیە لە بۆ تێکدانی تەندروستی مرۆڤ و کۆتایهێنان بە ژیانی مرۆڤ، یان دەبێتە هۆی دروستبوونی ماکەکان، واتە چەکێکی دوو جەمسەرەیە. مرۆڤ دەبێ پلانی هەبێت لە بۆ خۆراکی خۆی. خۆراک زۆر زۆر گرینگە، تاوەکو بکرێ مادەی خۆراکی وای تێدا نەبێتن کەوا ببێتە هۆی ئازار لە بۆ تەندروستی ئەو تاکە ئەو کەسە. بەگشتی چۆن خۆراک کاریگەری دەبێتن لەسەر تەندروستی؟ بەوەی کەوا چەوری زۆر بێت، خوێی زۆر بیت، شەکرەی زۆر بیت، بە تایبەتی شەکرا سادەکان، ئەوانە کاریگەری نەرێنی خراپی زۆر خراپ لەسەر لەشی مرۆڤ دروستەکە. وەکو لەم ڕۆژانە دەبینین بەداخەوە بڕێکی زۆر زۆر شەکرە و شیرنەمەنی دەخورێت کە بەڕاستی زۆر زۆر خراپە و کاریگەری نەرێنی لەسەر لەشی مرۆڤ دروست دەکات.
مرۆڤ تاوەکو بکرێت خۆراکی سروشتی خۆراکی ئاسایی بخوات خۆزگە ئەگەر بکرابایە لە شوێنی شیرنەمەنی لە شوێنی شەکر و ئەو شەربەت و خواردنەوە گازیانەی پێشکەش دەکرێتن خواردنەوەی فرێش میوە کرابە شەربەت پێشکەشی میوانەکان کرابایە میوە کرابایە شەربەت و پێشکەشی ئازیزان کرابایە یان میوە هەر بەخۆیەوە پێشکەشی خەڵک و میوانان کرابایە زۆر باشتر بوو بتەوێ نەتەوێ کاریگەری نەرێنی نەدەبوو و سوودێکی زۆریشی دەبوو چونکە خۆراک بەگشتی یان سوود بەخشە لە بۆ لەشی مرۆڤ یان زیان بەخشە هەموو خەڵکیش دەزانی ئەو شتانێکەوە فرێشە میوەیە شتی ئاساییە شتی ستروشتیە سوود بەخشە شتێکیشکەوە شەکر و خۆراکی خێرای تێدا بێت و چەوری زۆری تێدا بێت خۆی زۆر تێدا بێتن ئەوە زیان بەخشە لە بەرامبەری بۆیە دەبێت مرۆڤ هەوڵدا بەڵانس لە بنێوان ئەو دوو خۆراکانە وەربگرێتن. بەڵێ دکتۆر زیاتر ئەو گرفتە تەندروستیانە چین کە لە جەژن و بۆنەکاندا زیاتر هاوڵاتیان بەهۆی ئەم خواردن و شیرینیانەوە دووچاری دەبنەوە و ناچار دەبن ڕووکەنە لە خۆشخانەکان. بەڵێ ئەوەی کەت و پڕ تەنگە تاویە و کە بەداخەوە ئێستاش کەش و هەوا زۆر گەرمە ئەوە ژەهراوی بوونە لەم ڕۆژانەی جەژندا ماشا ئەڵڵا ژەهراوی بوون یەکجار زۆر دەبێتن ئەو ژەهراوی بوون لەوانەیە لە ڕێی ژەهرەکانەوە بێتن ئەو ژەهرانەی کەوا لە بەکتریاوە دەردەچێتن ئەوە زۆر خێرا لەو کەسە بە دەردەکەوێتن لەسەر شیرینی بە تایبەتی بە پلەی یەک پلەی گەرما زۆر گەرمە شیرنی زۆر بە خێرایی بەکتریا تێدا گەشە دەکا وا دەکاتن ژەهرەکانی فرێبداتە ناو شیرنیەکە ئەو کەسە هەر خواردی دوای یەک کاژمێر یەکسەر ڕاستە خۆ دەست بەڕشانەوەیەکی زۆر بەهێز دەکا سچی دەچێتن سچی دێشی ئازارێکی زۆری دروستە بێ و ناچار دەبێت سەردانی فریاکەوتنەکان بکاتن. ئەگەر بە خۆراکیش بوو بە تایبەتی برنج کاتێکەوە دادەندرێتن بۆ ماوەیەک بۆ نمونە نیوەڕۆ ئامادە کراوە کە گەرمی دەکەنەوە لە بۆ ئێوارە بەکتریایەکان تێک دەشتێتن بەهۆی گەرمکردنەوە کە تێکشکە ژەهرەکەیان دێتە دەرێ ئەو ژەهرە ڕاستە و خۆ دوای یەک کاژمێر لە خواردنی ئەو کەسە هەست پێ دەکا زجی دێشی زۆر دەڕشێتەوە ژەهراوی دەبێتن. ئەگەر بە ژەهرەکە نەبوو بەکتریایەکە خۆی مابوو بۆ نمونە برنجەکە گەرم نەکراوە بەکتریایەکە چوان لەش دوای 4 کاژمێر 5 کاژمێر ئەو بەکتریایە دەگاتە نێوڕی خەڵۆک و زۆر بە خێرایی دابش دەبێت و ژمارەیەکی زۆری گەشە دەکات لە نێوڕی خەڵۆک ئەوە دەبێتە هۆی هەوکردن ئیلتیهاباتی ڕێخەڵۆک دروستەکە لە هەمان کاتدا تووشی سکێشەیەکی زۆر دەبێت سچی دەچێتن ئازاری زۆر دەبێت بێتاقەت دەبێت دادەهێزرێت تای بەرز دەبێتەوە و ناچار دەبێت سەردانی فریاکەوتن بکاتن. ژەهراوی بوون بە پلەیەک نەخۆشی سەرەکیە کە خەڵکان بەداخەوە لەم ڕۆژانە سەردانی نەخۆشخانەکانی پێدەکەن بۆی خۆراکەوە تووشی دەبن. دکتۆر لەگەڵەوەی کە جەژنی قوربان هەڵبەتە کەوتووەتە وەرزی هاوین و وەرزی گەرماوە ئایا ئەم وەرزە گەرمە یاخود ئەم وەرزە کاریگەری ئەم خواردنانە زیاتر دەکات یاخود کاریگەریە تەندروستەکانی زیاتر دەکات لەسەر و کەسەی کە لە جەژندا ئەم خواردن و شیرینیە زۆرە دەخوات؟ بێگومان ئەوەی لە زانستی پزیشکی ناسراوە بەرزبوونەوەی پلەی گەرما دەبێتە هۆی خێرا و شکبوونەوە کە خێرا و شکبوونەوە ڕوویدا بە تایبەتی لە بەتەمەنەکان ئەوانەی کەوا نەخۆشی شەکریان هەیە هەر لە خۆیەوە زۆر میز دەکات خۆراکی شەکر دەخوا شیرنەمەنی دەخوا شلەی شەربەت و ئەوانە دەخوا کە شەکرێکی زۆری تێدایە و لە ڕێی شەربەتشەوە زۆر بە خێرایی دەگاتە ناو خوێن ئەو کەسە لەوانەیە دەستی نەگاتە ئاو یان ئاو زۆر نەخواتەوە بەداخەوە خەڵکانەکەی لەوانەیە زۆر ئاو ناخۆنەوە ئیدی زۆر خێرا و شک دەبێتەوە ئەست دەبێتەوە دەرەنجام بەهۆی شەکرێکی زۆر شلەمەنی شەکراوی زۆری خواردووە خوێنی خست بۆتەوە جەوەکە زۆر گەرمە یەکسەر دەبێتە هۆی خوێنمەین و خوای گەورە پەنەماندا لەوانەیە نەخۆشی دڵ نۆرەی دڵ نۆرەی مێشک سینگە کوژێ و نەخۆشەکانی دڵ و مێشک و گورچیلە و ئەوانەی لێ بکەویتەوە بێگومان بەهۆی پلەی گەرما بەرز بوونەوە کاریگەری نەریێنەکانی زۆر خراپتر دەبێت بۆیە مرۆڤ تاوەکو بکرێت بەحەسێتەوە لە شوێنی فێنک بێ و ئاوێکی زۆریش بخواتەوە زۆر گرنگە بۆ ئەوەیکەوە هەتاوەکو بشکرێ بەڕاستی پێویستە خۆراکی خراپ و خۆراکی شەکرەی سادە و ئەو شەکرا زۆرانە نەخواتن بۆ ئەوەی ئەو ماکو چێشانە لە خۆی بەدوور بگرێت. بەڵێ دکتۆر باسی ئاو خواردنەوەت کرد لەم وەرزەدا بە شێوەیەکی گشتی هەندێک جار و لە
لە هەندێک ماڵدا کە ئاو دادەنێن بۆ خواردنەوە چەند قاشێک لیمۆی تێدەکەن و یا خیاری تێدەکەن و نعنای تێدەکەن ئەمە ئەم تێکەڵکردنی ئەم پێکاتانە لەگەڵ ئاوەکەدا ئایا سوودەکانی زیاتر دەبێت یاخو سوودی لێ دەبینێت بەو شێوەیە؟ بێگومان بڵێ هەم تامی خۆشتر دەبێت ئەو کەسێکەوە دەیخواتەوە چێژی لێ دەبینێتن لە هەمان کات بەرامبەری ئەوانە ڕشاڵیان تێدایە دژە ئۆکسانیان تێدایە وا دەکات کە ئەو دژە ئۆکسان و ڕشاڵە شلانەکەەوە لە ڕێی ئاوە دەچێتە نێولەشی مرۆڤ سوودێکی زۆر زۆری دەبێتن هەم لە هەمان کاتدا لە بەرامبەری خۆی وزەیەکە وزەیەکی سروشتیە کە لە شوەری دەگرێتن وا دەکاکەوە هەست بە تێربوون بکە کەمتر خۆراکی تەندروست و خراپ بخواتن لە بەرامبەریشیدا ئەو ڕشاڵانە زانستی پزیشتی پێشان دەیانگوت ڕشال بەشی هەرە زۆری فڕێ دەدرێتە دەرەوە بە تایبەتی لە میوە و لەو سەوزە و لەو شتانە بەڵام ئێستا زانستی پزیشتی سەلماندوویەتی ئەگەر ئەم ڕشاڵانە بە تایبەتی ئەگەر لەگەر ئاو وەربگیرێتن ئەوە دەچێتە ناو جگەر دەچێتە ناو خوێن سوودێکی زۆر زۆری دەبێتن جگەر پاک دەکاتەوە ڕێژێ شەکرە ئاسانتر تەنزیم دەکا هانی جگەر دەداتن باوەیەوە باشتر چاوریەکان سووتێنێتن سوودێکی یەکجار زۆری هەیە لە بەرامبەریشیدا هانی کۆلۆن دەداتن بەوەیەوە جوڵە بکە چکە بەداخەوە خەڵکی مەلەوانەیە زۆر دانیشتیا جوڵەی کەمە سستە بەردەوام بە ئۆتۆمبیل هاتوچۆ دەکاتن دانیشتنیان زۆر تیرە ئیدی بە زۆری خەڵکیش دەبینین بە تایبەتی بە تەمنەکان تووشی کێشەی قەبزی و کۆلۆن بووینە ئەوەش دەرەنجام کێشە لە بۆ تەندروستی ئەو کەسە دروست دەکاتن بەڵام وەکو جەنابەت فەرمووت ئەگەر ئاو شتێکی وا سروشتی تێ بکرێ هەم تامی خۆشتر دەبێت باشتر قوبول دەبێت و دەیخواتەوە لە هەمان کاتیشدا دژە ئۆکسانیش زۆر گرینگە لە شتە سروشتەکان دژە ئۆکسان هەیە ئەنتی ئۆکسیدنت کە سوودێکی زۆری هەیە لە بۆ لەشی مرۆڤ بەرامبەر ئۆکسیدنتە مادە ژەهراویە پیسەکان کار دەکاتن. بەڵێ دکتۆر لەم وەرزە گەرمەدا هەڵبەتە کەمتر خواردنەوە گەرمەکان دادرێنێ بۆ میوان زیاتر شەربەت و خواردنەوە گازیەکان دادەنرێ بۆ میوان لە سەرەتادا ئاماژەت پێدا ئەگەر بکرێت شەربەتی فرێش بڵێ لە میوەی فرێش دروست بکرێت و بدرێ بە میوان بەڵام ئەگەر ئەوە نەبوو لە شەربەتەکانە چەند جۆرێکی هەیە خستە بۆ نمونە خۆ دەتوانی بیگریتەوە هەندێکیان لە بوتڵایە و حازرە و ئامادەکراوە لەگەڵ خواردنەوە گازیەکانە جگە لە فرێشەکەی کە ئاماژت پێدا کام یەک لەم جۆرانەی تر باشترە یاخود زیانی کەمترە کە بدرێت بە میوان و بخورێتەوە بەخوای من ڕێنمایی هیچیان ناکەم هیچیان هەمویان زیانیان هەیە و هەمویان خراپن ئاو باشترین شتە ئەگەر نا شەربەتی فرێش ئەگەر نا ماستا و ماستاوێکی پاک بێتن ئەویش باشە ئەگەر نا شیر خۆزگە ئەو شتا سادە و سروشتی و باشانە بوو بووە مۆدل و بوو بە با و خەڵک پێشکەشی میوان و خۆشەویستانی کردبایە ئەوانی تر ناتوانین برین هیچیان باشە بەڕاستی بە هیچ جۆرێک گوناح ناوی باشیان لە بۆ بەکاربێ هەمویان خراپە و زۆرش خراپە لێرە قسەکە لەسەر خراپ و خراپترینیان و زۆر خراپترینیانە تاوەکو ڕێژەی شەکر تێیدا زیاتر بێتن ئەوە خراپترە تاوەکو ڕێژەی سۆدا موادە کیمیاییەکان مادەی حافیزە مادەی پریزێرڤەتیڤی تێدا زیاتر بێت ئەوە خراپترە واتە تاوەکو کەلۆری کەمتر بێت شەکری کەمتر بێت ئەوە بەرەو باشە ناڵێن باشە بەڵام زیانی کەمترە و خراپەی کەمترە و ئیلا بە هیچ شێوەیەک لە هیچیان ناتوانین ناوی باشیان لێبینین خۆزگەشتی سروشتی و شتی فرێش باە بوو بووە مۆدل بوو بووە باو ئەوانە پێشکەشکرابایە زۆر باشتر بوو. بەڵێ باشە دکتۆرێکێکی تر لەو خاڵانە ڕەنگە هەندێک کە زوار ڕاحاتە بێت لە دوای نان خواردن ڕاستەوخۆ پاڵ دەکەوێت دەڵێ با ئیسراحەتێکی بۆ بکەم ئەو کاتا لەسمەوە ئەڕۆم بەدەم ئیش و کارەکانی خۆمەوەیشی ڕۆژانەوە پاڵکەوتنی کەسێک لە دوای نان خواردن چی کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستی کەسەکە؟ بەڵێ زۆر جوانە بەڕاستی پاڵکەوتن دوای نان خواردن زۆر خراپە چونکە خراپێکی لە چیە؟ کە ئینسان پاڵکەوت گەدەی پڕ دەبێتن ڕاستە هیلاک دەبێت بێتاقەت دەبێت دادەهێزرێ حەز دەکا پاڵ داتەوە ژەهراوی بوونی گەدە زۆر بە خێرایی ڕوودەدا ئەگەر کەسێک پاڵکەوێتن گەدە لۆ خۆی سست دەبێتەوە کە ئەو کەسە پاڵ دەکەوێتن ئیدیوا دەکاتن ترشەلۆکەکان دەگەڕێتەوە قورجی دەگەڕێتەوە دەمی ماچی زۆر دروست دەکاتن تووشی هاوکردنی دەم و ددانی دەکا ئازاری لە بۆ دروست دەکات لە بەشی سەرەوەی سینجی سینگە کوژێ و
دڵا سۆزە و ئەوانەی لە بۆ دروستەکە مشکلەی زۆر زۆر لە بۆ دروستەکە لە هەمان کاتدا خۆراکەکە جوان فڕینا درێتە ڕیخۆلە باریکە لە ئەوەی کەوا بچێتە خواری لە بۆ ڕیخۆلە باریکە ئیدی ماوەیەکی زیاتر لە نێو گەدە دەمینێتەوە ئازاری بەشی سەرەوەی سچی لە بۆ دروستەکە لە بەرامبەریدا وا دەکاتن ئەو کەسە سست بێ تەمبەڵتر بێتن خۆراکەکە نەچێتە خوارێ ترشەڵۆک زۆر زۆر دروستەکە و لە بۆ دەم و ددان دەجێڕیتەوە و ماچی لە بۆ دروستەکە پێویستە مرۆڤ هەرچ نەبێتن بەلانی کەم چەند هەنگاوێکیش بێتن دوای خواردن هەستێ جوولەیەک بکە بۆ ئەوی پاڵ بۆ خۆراکەوە بنێهانی کە دەبداتن لە بۆ خوارەوە زەوی چێشی بکە کەمەک لە بۆ خوارەوەی بیبا باشترە بۆی ناچار نەبێتن بەلای کەمی 5 دقیقا پیاسە بکە زۆر زۆر گرینگە و ئەگەر کەسێکیش ماچی هەبوو دەرچەی سەرەوەی گەدەی لاواز بوو ئەوە زانستی پزیشکی دەرێ بەلای کەمی 15 دقیقە لە بۆ نیو کاتژمێر دەبێت پیاسە بکە بۆ ئەوەی هانی خواردنەکە بدا بگەڕێتەوە خوارەوە ئەوانەی کەوا دەرچەی سەرەوەی گەدەیان لاوازە. بەڵێ دکتۆر ئەچینە لای بابەتێکی تر یاخود خاڵێکی تر ئەویشەوەیە کە ئێستا جژنی قوربانە هەڵبەتە ژمارێکی زۆر لە ئاژەڵان دەکرێنە قوربانی دابش دەکرێن بەسەر هاوڵاتیانە و کە لە ئێستادا نەخۆشی تای خوێربەربوون لە ناوایە کە هەڵبەتە هەمووان ئەوە دەزانن کە لە ئاژەڵۆ دەگوازرێتەوە بۆ مرۆڤ بەڵام کاتێککە ئەم بەشە قوربانێ دەچێت بۆ ئەو ماڵە ئەو کەسە یاخود خاوەن ماڵەکە نازانێت کە ئەم ئاژەڵە لەکوێ سەر بڕاوە ئایا پشکنینی بۆ کراوە چۆ سەر بردراوە چۆن بتوانن ئەو ماڵە خۆیان بپارێزن لە ئەگەری توشبوونیان بە تای خوێنبەربوون. بەڵێ خۆی تای خوێنبەربوون لە گەنە پند پێی دەڵێن قڕن دەگوازرێتەوە ئەوە لەسەر ئاژەڵ دەژی بە تایبەتی لەسەری ملی لە گوێچکە و لەو شوێنانەیدا دەژیتن بە زۆری گەشەکردنی گەنە لە مانجی 5 و مانجی دەیە خۆشببختانە الحەمدلله ئێستا زۆر زۆر گەرمە گەنە سستە بەڵام هێشتاش هەر لە ناوایە و دەبێت ئینسان ئاگاداری خۆی بیت و حەزەری خۆی وەربگرێتن هەر کەسێکەوە بەشێک گۆشتێکی لە بۆ هات پێویستە ڕاستەوخۆ کیسەکە زۆر بە خێرایی فڕێداتن لیسەکەی بەتاڵکا دەنێ و کیسێکی تر لە ماڵی خۆی ئەگەر ئەو کاتە ویستی لی بنێت یەکسەر لە نێو منجەڵێکی نێو گەرمیکە چونکە گەرمکردن بەشی هەرە زۆری بەکتریا و ڤایرۆسەکان دەکوژێتن هیچ ڤایرۆسێک نییە بەرگەی پلەی گەرمای کوڵان بگرێتن کاتێکەوە دەکوڵێ بەڵام ئەگەر کاتێکەوە مامەڵەی لەگەردەکە پاچی دەکاتەوە ئامادەی دەکا ئافرەتی ماڵ دەستچێش بەکاربیێنی ئاگاداری خۆی بی ئەو شوێنەی لێ ئامادە دەکات جوان پاچی کاتەوە ئەو کیسە لایلۆنە زۆر بە خێرایی فڕێداتە دەرەوە ئیدی بیکوڵێنی کوڵاندن باشترین هۆکارە لە ئەوی کەوا تەواو لێی تامین بیکەوە ڤایرۆسەکە کوژراوە ئەگەر ئەو کاتە بەکاری نینە بێگوازێتەوە چیسێک لە ماڵی خۆی بە پاچی هەڵی بگرێتن لە نێو ساردکەرەوە دایبنێ بیبەستێ کاتێکەوە پلەی گەرماش دیگاتە نێزیک سەفر و ئەو پلانە و دەیبەستێتن ئەوەش دەبێتەوە هۆی ئەوەی کەوا ڤایرۆسەکە سست کاوتەوە بیکوژێت و لە کۆڵی بێتەوە کێشە دروست نەکات بەڵام هەرەوە گۆشتەکە دابدرێتن لە چێشتخانە و مامەڵەی لەگەر بکرێت و دەستکاری بکرێتن ئەوە خراپە ئەگەر کابانەکە دەستکەوش بەکار نەهێنێت و ڕاستەخۆ دەستی بەرگۆشتەکە بکەوێت لە کاتی پارچە پارچەکردنیە لە کاتی شۆرینەوەیە ئەمە ئەگوازرێتەوە؟ خۆی زۆر دیار نییە بەڕاستی چونکە تای خوێنبەربوون لە جیهان زۆر زۆر بڵاو نییە تاوەکو ئێستا توێژینەوەی تەواوی لەسەر نەکرایە ئەوەی دەرکەوتووە خوێنە دڵۆپی خوێن ئەوانەی کەوا سەری ئاژەڵەکە دەبڕن یان خاوەن ئاژەڵەکەی بەردەوام احتیکاک و کۆنتاکتی لەگەر ئاژەڵەکە هەیە لەوانەوە زیاتر توش ئەوانە زیاتر توش دەبن یان پزیشتی ڤێتەرنەریکەوە احتیکاکی ڕاستەوخۆ لەگەر خوێن و لەگەر ئاژەڵ هەیە سەربڕینەکە زۆر زۆر حساسترە لەو کاتێکەوە خوێنی لێ دەرەچیتن بەڵام لە بۆ حەذەر لە بۆ خۆپاراستن باشتر وایە گۆشتەکە یان سارد بکرێ یان گەرم بکرێتن بەو دوو بەرزکردنەوە و دابەزاندنی پلەی گەرمە ڤایرۆسەکە لە ناو دەچێتن ئەگەر ناتوێژینەوەیەکی دیاریکراونیە بڵێکەوە لە ماڵیش بەهۆی احتیکاک لەگەر گۆشتەکەەوە نەقل دەبێتن. بەڵێ زۆر زۆر سپاس دکتۆرگیان ماندوومان کردی سپاس بۆ تەواوی ڕێنمایی زانیاریەکانت زۆر سپاس بۆ دکتۆر هەڵگورد فەتحوڵڵا کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو هەمیشە لە جەژن و خۆشی دابێت.
بەڵێ عزیزان هەر تایبەت بە دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز ئێستاش ڕاستەوخۆ چینە لای هاوکارمان شڤان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. شڤان سڵاو لێبێت و بەیانیت باش و جەژنت پیرۆز بێ. زانیاریەکان تایبەت بە دووەم ڕۆژی جەژنی قوربان چین بە ئێمە بە بینەرانی بگەێنیت؟ بەیانیت باش چنوور جارێکتر جەژنتان پیرۆز بێت. دیارە ئەمڕۆ کە دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە لە شاری سلێمانی هاوشێوەی ساڵانی ڕابردوو جموجۆڵەکان کەمە لە تایبەتی لێسە کە بەیانی زووە چونکە خەڵکی سلێمانی نەریتی سلێمانی وایە لە جەژناکەم دێنە دەرەوە بە تایبەتی لە ڕۆژانی دووەم و سێمدا چونکە یەکەم ڕۆژ دێنە دەرەوە هاوڵاتیانی سلێمانی کۆڵانەکان لە گەڕەکان بۆ گەردن نازایی لە یەکتر سەردانی خزم و دۆست و کەس و دراوسەکانیان دەکەن. بەڵام ڕۆژەکانی ترا جموجۆڵ کەمتر بێتەوە بە پێچەوانی ئەوە دوکان و بازار لە یەکەم ڕۆژدا داخراوە. هیچ دوکان و بازارە نیە بەڵام ڕۆژەکانی تر دەوردا ئاسایی دەبێتەوە لە سێم و چوارمیش بە دیاریکراوی زیاتر دەکرێتەوە. ئێستش کە بەیانی زۆر جموجۆڵی شەقامەکان زۆر کەمە هەڵبەت جیاواز لەوەش پلەکانی گەرما زۆر بەرسە کە ئەوش بەشی لە هۆکاریەوەی کە ئەم جەژنات جموجۆڵ کەم بێت و هەر لە شاری سلێمانی لە جەژندا چەندین بۆنە و ئاهەنگی گرنگەیە کە هاوڵاتیان ئێواران دەتوانن سەردانی بکەن و ئێواران بۆینە دەرەوە لەوانە بوونی نمایشکردنی چەندین جۆر فیلم و هەروەها بوونی کۆنسێر لە شاری سلێمانی ئەمانە دەکەوێتە ئێوارانەوە بۆیە جموجۆڵ لە بەیانیاندا کەمە سەبارەت بە هاتنی گەشتیاریش تا ئێستا گەشتیار لە چاو جەژنی ڕابردووە بە ڕێژێکی بەرچاو کەمتر لە چاو جەژنی ڕابردوو بەڵام لە ئەمڕۆوە کە دووەم ڕۆژە پێ دەچێت ڕوو لە زیادبوون کە بەهۆی ئەوەی کە لە ڕۆژانی داهاتوو یعنی لە دووەم ڕۆژ بەرەو داهاتوو کە ڕۆژانی پێنجشەمە و جمعەشی لەسەر دەکەوێتە دوای جەژن هاوڵاتیان دەچنە سەیرەنگاکان بۆیە پێ دەچێت گەشتیا لە ئەمڕۆ ڕوو لە زیادبوون کا ڕوو بکەنە سەیرەنگاکانی سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە. سەبارەت بە قوربانیکردنیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو قوربانیکردن بەردەوامە بگرە بەردەوام لە زیادبوونیشایە و ئەم ساڵ بڕیارێکی گرنگ دەرکراوە کە نابێت ئاژەڵ لە کۆڵانەکاندا سەر ببڕێت یاخود لە ماڵەکانە سەر بڕێت بەڵکو ئەوەی قوربانی دەکات دەبێت بچێتە کوشتارگە و لەوێ ئاژەڵەکەی بە شێوەیەکی تەندروست و دوای پشکنین و وەرگرتنی مۆری تەندروستی ڕەزامەندی ڤێتەنەری ئاژەڵە سەر بڕێت. ئەمەش بەمبەستی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی پەتایی کە لە ڕێی ئاژەڵەوە دەگوازێتەوە کە پەتای خوێنبەربوونەوە کۆنتترۆلکردنی تا ڕاتێکی شکەمکردنەوەی. بەڵێ چنوور ئەمە زانیاریەکان و لای من دەگەڕێم لایەوە. سپاس بۆ هاوکارمان شڤانڕۆڤ کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و تایبەت بە زانیاریەکانی دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز بۆ ئێمە دوای سپاس بۆ زانیاریەکانت. وەڵێ عزیزان ئەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی دەنگ و ڕەنگە تایبەت بە ناوچەی جوندیان بابێ کۆپینەری بین. ئەوزانە لەبرانە بەبیا سدانە ڕەوەندەمە چێت بۆ لۆ چێلێکیستانە دەبا بسین بێنە چی بدەینە لە سەگەر دەگەردێ ڕواندز یاسەیە خەرەندی بەوێ ئێمارێ بەرامبەری کۆسپەیە بێجانە دەبەردانیشم لە سەریە خەرەندی بەسە شارەکە ڕەواندز زێدانێوارە دابنۆرم دەرە ماڵێرە بەرامبەریکانی قوڕێ وەختی لیفکە شۆر و گەردن زەرد و سەر بە زێردانیشتی نەشایە داوەت و دیلان و سەیرانە بەوێ ئێوارێ ئەجا کاچە من لە گەردن زەرد و لیفکە شۆرە ڕابمینە لەناو ئەوێ داوەت و شانەشینە لە شارەکەی ڕەواندزێ ئەجا دەرم حەیران حەیرانە دەست لێک بەردانێ دوو دریە خۆشەویست دەردەچی گەلای گرانم سبیانە حەیرە لە سپین کە سپینکە لە سپین جێ سەرخانێ تاوەشی لێدا دەگەت تاویە بارانێ لێم نابژێتەوە نەبەبایە شەما نەبەچر کۆچێ بارانێ
أزادر الجزائر دراي قيمة كابان مار السلام ليتر يا رجال عيد زاد السلام زاراني لمن ورنا قلتينا دم قيارة ورق الليان النوبر ذا خلوصي لمن عيد الزيار در السباري سلامة لتوبيلاوة عيد زمان السبارة بساوية سنسارة قورة كتسم سبارة بساوية يغسر دمار باب دانشتي ممارران برادون هوار لشي زورة قندي خم جلب وقوتيان أولا لو خود قلت يا ولاد غانا دو ياري دي كي زيادة بسرت وقلتينا أديكو عادز نبم سارة بسارة حب سارة سبارة بساوية قورة كتسم يغسر دمار باب دانشتي ممارران بەڵێ عزیزان ئەچینە لای بابەتێکی تر یان بڕگەیەکی تر کە تایبەتە بە یادەوەری جەژن و گۆڕانکاریەکان و جیاوازی جەژن لە ئێستادا بە بەراورد بە ڕابردوو ئەڵبەتە هەمیشە باسەوە کراوە کە جەژن ئێستا کاڵبوونەوەیکی زۆری بەخۆی و بینیوە پەیوەندی کۆمەڵاتەکان کاڵبوونەتەوە بە بەراورد بە ڕابردوو ئەمە گەورەکان هەمیشە ئەم قسەیە دووبارە دەکەنەوە. اینجا هاوکارمان ئیبراهیم عەبدوڵڵا لە گوندی گۆڵان لە دۆڵی شاورێ لە ڕانیە بابەتێکی لەو بارەیەوە بۆ ئامادە کردوین تایبەت بە یادەوەریەکانی جەژن و گۆڕانکاریەکانی جەژن بابەیەکەوە بینەری بین. هەر لێرەشەوە بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە جوانتر پیرۆزبایی لە سەرجەم دۆست و هاوڕێ و خزم و کەسەکانم دەکەم هیواخوازم کە جەژنی ئەو ساڵ ببێتە جەژنی ئاشتی و تەبایی ناوخۆ. بێگومان ژیانی مرۆڤ وایە ساڵ بە ساڵ لە گۆڕانکاریدایە ئەگەر بمانەوێ جیاوازی لە نێوان بۆنە و مناسبە ئاینیەکان و دابوونەرێتە کۆمەڵایەتەکانی ئێستا و ڕابردوو بکەین فەرقێکی زۆر دەبینین. لە ڕابردوودا جەژن هەم تام و چێژی تایبەتی خۆی و هەم شێوازی تایبەتی خۆی هەبووە. یعنی ئەوەی من بەبیرم دێ ینی من لە شەستەکانی تقریبان سەدەی ڕابردووەوە کە لەو گوندێ ژیاوم دابوونەرێتە کۆمەڵایەتەکان و ئاینیەکان جیاواز بوون لە ئێستا. بۆ نمونە جەژن هەردوو جەژنی ساڵ کە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانە ئەوە دەکرایە بۆنەیەکی تایبەت هەم بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی و هەمیش بۆ دەربڕینی خۆشی و شادی لە نێوانی خەڵکدا. بە نمونە هەر بەوە کیفایەت نەبوو کە سەرەتا بەیانیان خەڵک بۆ گەردن ئازایی هاتوشۆی ماڵی یەکەن جەژنە پیرۆزە لێ بکەن، بەڵکو بەشی زۆری پیاوانی گوند لە مزگەوتی گوندەکە کۆ دەبوونەوە نانی بەیانیان لە مزگەوتی گوند دەخورا. دوای نانی بەیانیان گەردن ئازایی دەکرا بە هەمان شێوە خەڵک دەگەڕا ماڵە و ماڵ گەردن ئازاییان لە یەک دەکرد، جەژنە پیرۆزیان لە یەک دەکرد. ئەگەر لە نێوانی دوو کەس لە گوندا ناکۆچیەک هەبایە یا بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ یەک تەبانەبان ئەوە بە دڵنیایی دوو کەسەکەیان ئاش دەکردەوە، دەستیان پێ لە ملی یەک دەکردن و گەردن ئازاییان پێ لە یەک دەکرد. ئەمە سەرەتای جەژن بوو سەر لە بەیانیان. بۆ نیوەڕۆ بە هەمان شێوە جارێککە پیاوانی گوند لە مزگەوت کۆ دەبوونەوە، نانی نیوەڕۆژ هەر کەسە و لە ماڵی خۆیە سفرەی تایبەتی یا خوانسەی تایبەتی دەبرد لە مزگەوت نان دەخورا. دوای نان خواردنی نانی نیوەڕۆ ئەو کات ئللا لە حاڵەتێکدا مەگەر وەرزی سەرما و سۆڵە بواە دەنا جەژن دەکرایە بۆنەیەک بۆ ئاهەنگ جێڕان.
لە دوای نان خواردنی نیوەڕۆوە لە شوێنێک کۆ دەبوونەوە کۆبوونەوەکە بریتی بوو لەوەی کە شایی و ئاهەنگ جێران دیارە لێرە شایی چەند زۆرێکی هەبووە بەڵام ئەوەی کە باو بووە لێرە وەکو نەرێتێکی کۆمەڵایەتی و پەیڕە و کراوە سێپێی و چۆپەیی بووە وە زیاتریش لە ناو گوندا سێپێی دەکرا ئەمە شێوازی تایبەتی خۆی هەبوو تەنانەت ئەو گۆرانیانەی کە بۆ شایی دەکوتران دەبواە لەگەڵ شاییەکە یەک بێت شایی سێپێی گۆرانی تایبەتی خۆی هەبوو شایی چۆپەی گۆرانی تایبەتی خۆی هەبوو خەڵکی گوند هەبوون بەند بێژ بوون گۆرانی بێژ بوون یعنی نەدەکرا بەبێ گۆرانی شایی بگەڕێت ئەمە بەردەوام بوو دیارە لە ڕۆژی جەژندا کچ و ژن بە تایبەتی بەرجی ئەڵاوواڵایان لەبەردەکرد هەرچەندە بە پێی ئەو سەردەم لەوانەیە ئاستی بەسەڵین خەڵک لە خوارێ بوو بێت نەیانتوانی بێکە وەکو پێویست جلوبەرجی نوێ بکردن بەڵام هەر چۆنێک باە جەژنا و جەژن دەبواە خەڵک جلێکی نوێی لەبەر بێت ئەم جەژنانە هەمیشەوە هاتوون لە باب و باپیرانی ئێمەوە هاتوون بەو شێوەیە یادکراونەوە بەو شێوەیە ڕێوڕسمی جەژن بەڕێوە چووە لە گوند جەژن دەکرێ بڵێ لە جیاتی هەموو ئاهەنگێکی دڵخۆشی بووە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان ئەمە جگەل لەوەی کە ئەگەر بۆ نەمونەسەبەتێکی تایبەت هەبوایە وەکو ژن گواستنەوە یابووک ئەمانە شەر ئاهەنگیان تێدا دەجێڕرا بەڵام ئاهەنگە گەورەکان لە جەژندا دەجێڕدران ئەگەر بەراوردێ بکەین بە ئێستا جەژنی ئێستا زۆر کاڵ بۆتەوە تەنانەت پەیوەندی کۆمەڵاتیەکانی ئێستاشمان کاڵ بوونەتەوە یانێ تۆ بەراوردی لێ بکە بە تایبەتی لە شارەکاندا وەکو جاری جاران بەیانیان گەڕانی ژنەماوە ینی جەژن و گەردەن ئازاییش خەریکە کاڵ بێتەوە کە ئەمە ڕەنگە بۆ خۆی بەشێک بێت هۆکارەکەی پێشکەوتنی تەکنۆلۆژیای ڕاگەیاندن بێت کە پەیوەندە کۆمەڵایەتەکانی کاڵ کردوتەوە گرنگ ئەوەیە ئێمە بتوانین کە سوود لە ڕابردوو وەربگرین ڕابردووی کۆنمان لەگەڵ ئێستان بوتر بکەین بۆی کە لە هەردووچیاندا بتوانین چوارچێوەیەکی سازان لە نێوانی ژیانی کۆن و نوێدا بسازێنین. بەشی زۆری بوو ئەو کات جلوبەرجی پیاوانە ڕانگچۆغە بووە بێگومان ڕانگ و چۆغەش شتێکی ناوخۆیی بووە ینی لە تووچی بزنەمەرەس شانە دەکرا و دوای شانەکردن دەڕێزرا و دوای ڕستنیش جۆڵایی هەبووە جۆڵایەکان کردویانە لە دوای جۆڵاییکردنیش قالب دەکرا و ئەنجا لەلایەن بەرگدرەوە دەدرووە جل و بەرجی تایبەتی پیاوان ڕانگچۆغە بووە بە زۆری ئللا لە حاڵەتێکدا ئەگەر کەسێک توانای مادی هەبوو بێت قوماشی کڕێبێ و کردبێتی بە ڕانگچۆغە یاقات دەنا بەشی زۆری جلوبەرجی پیاوان ڕانگچۆغە بووە هیچ ژنان دیارە جلی کوردی بووە جلی کوردی شێوازی قوماشەکەی جیاواز بووە درونی جیاواز بووە بۆ ئەو کاتی بڵێن زیاتر کراس و کەوێ بووە شتێککە و پێیان دەگوت کەوا یا سەڵتە ئەوەش هەبووە بەڵام زیاتر کراس و کەوێ بووە دیارە سەر و جیرەشە بۆ کاتی بۆ ژنان بە تایبەت سەر و جیرە شێوەیەک بووە کە لەسەریان دەنا دەڕێزێنرایەوە بە هەندێک دەرزی تایبەت بە هەندێک قەنەفڵ ئەوانەش هەبووە بەڵام ئەوە زیاتر قەیرەکچ و گەورە ژنەکان دەیان بەست شێوازی جلوبەرگ وەکو کە باسم کرد زیاتر کراسوکەوێ بووە جارێەوە بووە شایی بە جیاواز کراوە ژن بە جیاوە پیاو بە جیا بەڵام لە زۆر حاڵەتدا کراوە بە ڕژبەڵە کە لایەمە تێکەڵاو دەبێت ژن و پیاو بەیەکەوە هەڵپەرچێ دەکەن پێی دەڵێن ڕژبەڵک زۆر جاران وا هەبووە کە ڕژبەڵە چکراوە بەڵام هێندێک پیاوی ئاینی بووە و سەردەم پێیان وا بووە کە ڕژبەڵک لە ناو گوندا پێچەوانەی دابوونەرێتە کۆمەڵایەتیەکانەوە زۆر جاران ڕێگری دەکرێت لەوەی کە ژن و پیاو بەیەکەوە
شای و هەڵپەرچێ بکەن بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشدا بەردەوام کراوە یعنی ئەوەندە چاوەڕوانیان کردووە تا پیاوە بە تەمەنەکان لە شوێنەکە لاچوون و ئیدی شای و ڕۆژ بەڵەچێکە لە نیوەڕا دەستگیراوەتەوە. خواردنی ئەو کات بۆ جەژن زۆر بە دەگمەن ڕێک دەکەوت کەسێک بۆ نانی جەژن ئامادەکاری تەواو نەکا بە تایبەتی گۆشت دەبواە هەبێت ئیدی گۆشتی بڵین حیوان بێ یا گۆشتی مریشک بێ دەبواە بۆ ئەو جەمەی جەژن ئامادەکاری بکرێت ئەجا بەشی زۆریش بۆ ئەو کاتی یا ساوار لێدەندرا ئەو ماڵشکە ئیمکانیاتی هەبایە برنجیان لێدەنا بەڵام بەشی زۆری ئامادەکاری ژەمی جەژن ساوار بووە یا مریشک یا گۆشت و هەمیشەش وا بووە شلەی گەڵازی لەگەڵ بووە بەشی زۆری ئەگەر شلەی گەڵازی لەگەڵ نەبوو بێ قەیسی لەگەڵ بووە ئەو میوانەی کە بڵین لە ڕۆژی جەژندا ڕووی لە گوند کردبایە ینی باوەڕ کە خەڵک ململانێ و چێبەرچیان بوو چێ زووتر میوانەکە بباتەوە ماڵی خۆی خۆ ئەگەر نانی نیوەڕیان وەکو لە پێشتر باسم کرد لە مزگەوت بخورابایە ئەوە میوانەکە پێش هەموو کەسێک سفرە لە پێش میوان دادەندرا و ئەگەر لە مزگەوتیش نەبایە ئەوە ئاسایی لەگەڵ یەکێک لە ماڵەکانی گوند دەچەوە ماڵی خاوەن ماڵ و لەوێ هەم ڕێزی دەگیراوە هەم خواردنی بۆ ئامادە دەکرا ینی ڕێزی تایبەت لە میوان گیراوە ئێستا شەروایە ئێستا یەک لە نەرێتە جوانەکانی لادێ ئەوەیەکە ڕێزی میوان دەگیرێەوە میوان لە هەر لایەک ڕابێت هیچ کاتێک بێ خواردن نامینێتەوە ئەگەر بەراورد دێ بکەین دابوونێرێتە کۆمەڵایەتەکان سەرچێشی دووسەرە بە هەردوو لاوە ینی بەبارە باشەکەیدا بەکار بهێندرێت کارێکی زۆر باشە ینی دابوونێرێتی کۆمەڵایەتی مەبەستم دابوونێرێتە سنەتیەکانە دابوونێرێتە سنەتیەکان ڕەنگە بۆ ئێستای کۆمەلگا باش نبێ بەڵام دابوونێرێتە ڕەسەنایەتیەکان ڕەسەنەکان بۆ ئێستای کۆمەلگاش بە دەرنین لە سوود ینی وەکو کە پێشتر ئاماژەمان پێکرد ئەگەر ناکۆچی لە نێوانی دوو کەس لە گون نشیناندا هەبای باوەڕم پێ بکە خۆیان بەپەلە بوون تا مناسبەی جەژن دێ بۆی کە گەردە نازایی بکەن و ئاشت ببنەوە چکە دڵنیا بوون لەوەی ئەوەی لە نێوانیاندایە بارتەقای ئەوە نییە کە کێشەکە پەرە بستێنە یاخواانە خواستە بگاتە ئاسی دڵ عادزیەکی گەورە و کارەساتی ناخۆشی لێ بکەوێتەوە ئەوەی کە ئێستا دەیبینین لە ناو کۆمەڵگای کوردواری بە شێوەیەکی گشتی و لە شاریشدا بە تایبەتی هەیە ئەمە خەتەرێکی گەورەیە یعنی تۆ چاو لێ دەکەی ناکۆچی دەکەوێتە نێوانی دوو گەنج نێوانی دوو کەس لەبری ئەوەی کە بە شێوازی دا بە کۆمەڵایەتە کۆنەکە کەسێک بێتە نێوانیان و نەیەڵێ ئەو ناکۆچیە پەرە بستێنێ زۆر جاران ئەو ناکۆچیە ئەوەندە تون دەبێەوە ئەوەندە خەز دەبێتەوە دەگاتە ئاستی بە گژی یەکداچون و زۆر جارانیش بەداخەوە کارەساتی ناخۆشی لێ دەکەوێتەوە خەڵکی تێدا دەکوژێ جاری وایە تەنانەت دەبێتە شەڕی عەشایری لە نێوانی دوو تیرەدا لە نێوانی دوو عەشیرەدا زۆر جاران لە نێوانی دوو گوندیشدا ڕوویداوە بەداخەوە کە ئەمە خۆی بەشێکە لە پەیڕەونەکردنی ئەو نەرێتە کۆمەڵایەتی ڕەسەنانەی کە لە ڕابردوودا هەبوون و هەمیشەش چارەسەری گرفتە کۆمەڵایەتەکانیان پێکراوە من لە کۆتاییدا جارێک کەس سپاسان دەکەم بۆی کە هەم گوندەکەمانتان بەسەر کردەوە هەمیش لە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزدا ئێمە لەسەر ڕابردوو و شێوازی جەژنی جاران و ئێستا قسەی خۆمان کردووە هیوادارم هەموو ئەو دابوونەرێتە کۆمەڵایەتیانەی کە بە قازانجی کۆمەلگان و سوودی کۆمەڵایەتیان تێدایە بەردەوام بن و لەلایەن خەڵکەوە پەیڕەو بکرێن و هەموو ئەو دابوونەرێتانەی کە بە قازانجی کۆمەلگانین و زیانی کۆمەلگای تێدایە بتوانین کە ساڵ بە ساڵ کاڵیان کەینەوە بۆ ئەوەی کە ئاشتی کۆمەڵایەتی هەمیشە بەرقەرار بێ و هەمیشە کۆمەلگا لە بارێکی دواکەوتەوە بگوازێتەوە بۆ بارێکی پێشکەوتوتر و سپاسان دەکەم. جەژن لە شەعری کوردیدا لە لای زۆربەی شاعران باس کراوە و گرنگی پێدراوە. هاوکارمان عەبدوڵڵا غەریب لە پێنجوێنەوە لەو بارەیەوە بابەتێکی بۆ ئامادەکردین و چاوپێکەوتنێکی لەگەڵ عەزیز بلکیانی نووسەر و شاعیردا کردو بووی ئامادەکردین بابەیەکەوە بینەری بین.
ڕۆژی جەژنە چاوەکانم مەوسمی قوربانیە بۆ بەڵاگەردانی باڵات خۆشی قوربانم وەرات. جەژن یەکێکە لە بۆنە گەورەکانی کە مرۆڤەکە